هەرێمی کوردستان خۆی بۆ شەڕێکی دیکەی دادگای فیدراڵی ئامادە دەکات. هەڵوەشاندنەوەی پەرلەمان و گرێبەستە غازیەکان دوو ئاڵنگاری نوێ دەبن بۆ حکوومەتی هەرێم. هەرێمی کوردستان خۆی بۆ گەڕێکی دیکەی شەڕی دادگای فیدراڵی ئامادە دەکات، ئەمەش دوای ئەوەی دوێنێ دادگای فیدراڵی ڕۆژێکی بۆ سکاڵای هەڵوەشاندنەوەی پەرلەمانی کوردستان دیاری کرد. پێدەچێت پێشهاتوو ڕووداوگەلێکی نوێ بەڕێوە بن. پێشتریش دادگای فیدراڵی بە بڕیارەکانی زیانی گەورەی بە هەرێم گەیاند، هەر لە ڕاگررتنی هەناردەی نەوتەوە تا دەگات بە هەڵوەشاندنەوەی پەرلەمانی کوردستان. ئێستا سکاڵا دژی ئەم خولەی پەرلەمانی کوردستانیش لەسەر مێزی دادگایە. لە ئەگەری بڕیاری هەڵوەشاندنەوەشی دۆخە سیاسیەکە زیاتر دەشڵەقێت و قەیرانی سیاسی قوڵتر دەکاتەوە، چونکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چەند ساڵێکی ویست تا لایەنەکان لەسەری گەیشتنە ڕێککەوتن. هەر بۆیە دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکە کارێکی هەروە ئاسان نابێت. هەرچی پرسی غازیشە زۆرترین ناڕەزایەتی لە ئاستی عێراقدا لێکەوتوتەوە. بەغدا لە ڕێگەی وەزارەتی نەوتەوە سەرقاڵی جوڵاندنی سکاڵایە لەسەر حکوومەتی هەرێم. هەرێمیش بە پاڵپشتی ئەمریکا دەیەوێت هەرچۆنێک بێت گرێبەستە غازیەکە بەرهەمی هەبێت. هاوکات لە ڕاگەیەنراوەکانی بەغداش لەسەر گرێبەستەکان ناوی دادگای فیدراڵی دەهێنرێت. ئەمەش ئاماژەیەکی هەڕەشە ئامێزە بۆ سەر هەرێم کە بەغدا لە پرسی غازەکەش پەنا بۆ دادگای فیدراڵی دەبات. ئەمە شەڕێکی دیکە و ئاڵنگاریەکی ترە لە بەردەم هەرێم. ئەوەی دەبێتە گرفت لە بەردەم هەرێم ویستی دژایەتی حکوومەتی هەرێمە لە بەغدا لە لای لایەنە شیعەکان و دەست و پەیوەندیەکانی ئێران کە بەهۆی هەڵبژاردنەوە بۆ ڕاکێشانی شەقامی شیعەکان ئەم پرسە دەکەنە کارتی بانگەشەکان.